بەڵێ ئەوەی کە گرفتە بەڕاستی لە ئێستا ئەو تۆمارە کۆنەی عێراقە کۆمیسیۆنی باڵای عێراقە کە بەکارەهێنرێ بۆ چ بۆ ڕیفراندۆم چ بۆ هەڵبژاردنەکانی ئایندە کە بەداخەوە لە کۆی گشتی لە هەموو عێراقا 1,800,000 ناوی دووبارەی تایە لە هەرێمی کوردستان نزیکەی 170,000 ناوی دووبارە هەیە هێزە چەکدارەکان لە دەنگدانی تایبەت ناویان هەیە لە دەنگدانی گشتیش ناویان هەیە ناوی مردوو تا ئێستا 250,000 ناوی مردوو هەیە لەم تۆمارە نەسڕ دراوەتەوە و ئەمانە گرفتی سەرەکین جگەلەوە ئاوارەی سووری ئێرانی و ئاوارەی عێراق بەڕێکاری نایاسایی فۆرمی خۆراکیان بۆ کردوون و ناویان داخلی ئەم تۆمارە بۆ ئێمانە هەموو مەترسین لەسەر ئەم تۆمارە ئێمە لێرەوە دەستمان پێکردەوە بۆی بە دوواداچوون بکەین ئەرکی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان بۆ خۆی تۆمارێکی نوێ ئامادە بکە کە تا ئێستا نەیکردووە و بەسەلەی بودجە تاکو ئێستا ناڵین ئەتوانم بڵێم بودجێ هەڵبژاردن بەو شێوەیە کە یان بودجێ ڕفراندۆم بەو شێوەیە کە ئامادەکاری بۆ کراوە تا ئەم ساتە نەگەیشتووە بەڵام شتێکیش نەبووە پەکمان بکەوێت 100% بڵین لەبەرەوەی پارەکە نیە ناتوانین هەر هەوڵمان ناوە بەپێی پێویست ئامادەکارەکان بگەینە شوێنی لەبەر هەر هۆکارێک بێت ئەم ئیسیجابە و وەڵامدانەوەی هاونیشتیمانیان لە شاری سلەیمانی لە پێشوشەوە کە بەڕێزان لە کۆمیسیۆنی عێراق کاری بایۆمتریان کردووە تاکو ئێستا کەمترین ڕێژە لە شاری سلەیمانی بەشداری کردووە